دوای کۆبوونەوەیەکی چوار کاژێری پێشمەرگە و حەشدی شعبی بە ئامادەبوونی نوێنەری وڵاتی ئێران ڕێککەوتن هێزەکانیان لە نێو شارۆچکەی خورماتوو بکشێنەوە و دۆسەی ئەمنی ڕادەستی پۆلیس و ئاسایش بکەن و ژوورێکی هەماهەنگیش لە نێوانیان دروست بکەن. وەتا ئەو کاتەی پۆلیس نیسابی تەواو ئەبێ ئامادە ئەکرێن هێزێکی مشترک لە هەردوو لامان دروست بکرێت لە دەرەوەی ئێرەبیە دووسخوربات و بهێنین بۆ ئەوەی بتوانین زاڵ بینە سەر ئەو کێشانە. ئێمە هەدەفمان یەکە، ئەماژمان یەکە، هەمومان ئەمانەیە خەڵکی دووست بە ئاشتی و بە ئارامی بژێ و هۆکارانەی ئەو هۆکارانەی کە بنە مایەی ئەم کێشانەی کە دروست ئەبێ ئینشاءڵڵا لە داهاتوە نابێنێ. جیاواز لە بەشداربووانی کۆبوونەوەکە کە بە متمانەوە باسییان لە ڕێکەوتنەکە دەکرد هاونیشتیمانیان بۆ چوونی جیاوازیان هەیە. ئەوان دەڵێن بڕوایان بە هیچ ڕێکەوتنێک نییە لەگەڵ حەشدی شعبی. هیچ ئیمانمان بەو کۆبوونەوە نییە، بەخوا بەیان دووبانێ هەر سەرەنۆ شەڕەکە هەڵەگیرچێتەوە وەکو جاران شەڕەکرێ و هاوڵاتیە کوژرێ و ئەوە حتا ئێستا قەناسە بەدەستیان خەڵکە کوژێ. بە پشتوانی خوا دوجارێ شەڵام مشکلەکە حەلە بێ و هەمە وەک جاران برایەکترین و هیچ جیاوازێ نییە، کوردی عەربی و تورکمان بێ. هیوادارین بێتە مایە ئاشتی لە شارەکەدا. بەڕاستی هەموو خەڵکی شارەکە بێزار بووە لەم کۆبوونەوانە کە هەموو ڕۆژە دەکرێت و هەڵدەوەشێتەوە. هیوادارین بێتە مایە ئاشتی بۆ شارەکە. تا ئێستا 11 جار شەڕ لە نێوان پێشمەرگە و حەشدی شعبی لە شارۆچکەی خورماتوو دروست بووە. 5 کۆبوونەوە و 4 دەست پێشخەری بۆ کۆتایی هێنان باڵۆزیەکان کراوە، بەڵام بێئەنجام بوونە. لە ماوەی 4 ڕۆژدا ئەوە دووەم جارە لە سەرئاستی باڵا ڕێکەوتن و ئاگربەز لە نێوان پێشمەرگە و حەشدی شعبی دەکرێت، بەڵام هێشتا دیار نییە ئاخۆ ئاوێک بەو ئاگرەی خورماتوودا دەکرێت یان هاوشەوەی ڕێکەوتنەکەی پێشوو تەنیا چەند کاژێرێک کۆتایی باڵۆزیەکان دێنێت. هەڵکەوت عەزیز ڕوودا و شارۆچکەی خورماتوو.